زۆر باس لەوە دەکەن کە کاک حاجی ئەوەندە تێکەڵی هەولێر بووە وا هەز دەکرێت خەڵکی هەولێرە. وەڵام جارێ خۆم زۆر بە قەرزاری خەڵکی هەموو کوردستان ئەزانم، ینی خۆم بە بچووک و بە خزمەتکار بەبێ مجامەلە ئەوە قسەی ناخی خۆمە ناشی فرۆشمەوە بە خەڵک، من لە ناخەوە هەموو خەڵکم خۆشەوێت. ئەگەر هەولێرم خۆش نەویستایە وە خەڵکی هەولێرشم خۆش نەویستایە باشە، و ئەگەر لە ناوێ نەتوانمایەتەوە ئەکید لێرە ئیدارەم ناکرد. لەبەرەوە نەکەر من خەڵکی سلێمانی ژواڵێ، خەڵکی هەڵەبجە ژواڵێ، خەڵکی دووەکی ژواڵێ، ئەلێن ئەوەی لە هەولێر بێ خۆی بە غەریب نازانێ، هەم خاکەکەی هەم خەڵکەکەی لە ناویە زوو لەگەڵ تا ئەگونجێ. یعنی باتوانم بڵێم تاکە شارە ئینسان لە ناو هەولێر خۆی بە غەریب نازانێ. لێچێک لە ڤیدیۆکانت باس لەوە دەکەی کە دەچیتە گەعدەکانیش؟ قوربان ئێستا من لە گەعدە دانیشتیمە لێرە. گەعدە یعنی ئەوانەی کە قاعیدن، یعنی ئەوانەی کە دانیشتون لە قاعیدا تێ گاعیدی پێدەنە بوویتە گەعدە لە زمانی کوردی. هەرۆ دوو هەندە گوشە هەیە لە زمانی ئینگلیزی تەرجمەی مەسەلەن وشەی ئۆتۆمبیل لە چاتێ لە ئۆتۆمۆبایل لە زمانی ئینگلیزی، ئۆتۆمۆبایل بوویتە ئۆتۆمۆبیل کوردای لە تڕمبیل. هەر فڕی بە جوملەتی کەلیمەکەی نەمایە هەموو گۆڕایە 180 پلا. گەعدەش لەو شێوازانەیە. گەعدە واتە دانیشتن، هەروەکو شەراب واتە خواردنەوە، هەر شتێک بخورێتەوە شەرابە، بەڵام ئەمە شەراب لۆ خراپەکەی بەکاردێنین، گەعدەش بۆ خراپەکەی بەکاردێنین. لە گەعدەی خراپەکاریش دانیشتبووم زۆر ئاساییە، مادەم خراپەی وان کاریگەری لەسەر چاکەی من نییە من ئامادەم دانیشم، بەڵام کاتێک خراپەی وان کاریگەری لەسەر چاکەی من بکات دڵنیا بە ناچمەنا ئەو زۆنە و لێشی نزیک نامەوە.